بۆم هەواڵیان نچینە شاری هەولێر باس لە دۆخی شانۆکەین لە شاری هەولێر. سەرۆکی لقی هەولێری سندیکای هونەرمەندانی کوردستان بە جۆرێک باز لە دۆخی شانۆ کات بە تایبەت لە شاری هەولێرە ئەڵێ دۆخێکی باشی نییە. خانووی کەنیسە دەستی بەسەرداگرت چەند کۆمەڵەکەی دەچی لەمەدانە دوای دیسرام. هیوا سوعاد سەرۆکی لقی هەولێری سندیکای هونەرمەندانی کوردستان لە کۆڕێکدا باز لە ڕەوشی شانۆ دەکات لە شاری هەولێر بە تایبەت لە قۆناغا جیاجیەکان کە ناوەندێکی گرنگی هونەر و گەیاندنی پەیامەکان بوو. لە لێدوانێکیشدا بۆ کورسات مەگەزین هیوا سوعاد باسی لە پراوێزخستنی ڕەوشی شانۆ کرد لە هەولێر کە دەیانەوێت جارێکی دیکە جەماوەر بۆ هۆڵەکانی شانۆ بگێڕنەوە و پێگەی هونەری شانۆ بەرز بکەنەوە کە لە ئێستادا لە دۆخێکی تەواو خراپ و نزمدایە. بەگەل و میلەتانت بەڵکو بۆتە شاکاری مێژووی و مێژووی ئەو وڵاتە یاخۆ ویستەیە دەڵێ سەدە بەڵام لانی کەم 100 ساڵە شانۆ لە هەولێرە 104 ساڵ بە ناوی ئێوە بەڕێزان بە ناوی دەستگای بۆ ئازار ئێمە دەمانێت باس لە قەیرانی شانۆ بکەین، باس لەوە بکەین ئەو ئاستەی بکەن کە شانۆ پێی گەیشتووە، بۆچی گەیشتە ئەو ئاستە، بۆچی شانۆ لەو قەیراندا لە کاتێکدا لە نەوەتەکان هۆڵەکان جمەیان داهات و خەڵکەکی زۆر لە هۆڵەکان دەکرد کەچی ئێستا ئەو خەڵکە نەماوە یاخۆت ئەو ڕێژەیە نەماوە لە بینەر لە هۆڵەکانی شانۆیەکان زۆر بەردەوام نابن، ڕۆژێکە دوو ڕۆژە سێ ڕۆژە نمایش دەکرێت بە هەمووی 200-300 کەس نابینێ. تر باس لەم شتانە دەکەین، باس لە ئایندەی شانۆش دەکەین، بزانین شانۆ لە ئایندەدا ئەگەر خۆمان فریای خۆمان نەکەوین دەگات بچێت. هەرێی هونەری تێدایە لە سەرەتای دروستبوونیەوە حەزی بە لاسایی کرد.